سلام بابەتانە من میوانێکم لەگەڵ دەبێت دکتۆر محەممەد شەریف پسپۆری سیاسەتی دەرەوەی ئەمریکا و مامۆستای زانکۆی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێت دکتۆر بەخێر بێ. ئەم کاتتان باش سپاس. ئامانجی هەرە سەرەکی سەردانەکەی بایدن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کۆنگری ڕاست چییە؟ ئایا پەیوەندی بە وزەوە هەیە یان پەیوەندی بە زیاتر گوشارەکانە بۆ سەر ئێران و دروستکردنی جۆرێک لە هاوپەیمانەتێک وەکو ناتۆ؟ بەڵێ بە بڕوای من ئامانجی ئەم سەردانەی بایدن لە دوو خاڵی سەرەکیە خۆی کۆکاتەوە. یەکێ لە خاڵە سەرەکیەکان ئەوەیە کە داوا لە وڵاتانی کەنداوەکە بە تایبەت لە سعودیە کە ئینتاج و بەرهەمی نەوت بۆ بازاڕەکانی جیهان زیاکە وەکاری سەرەکیش دوو هۆکار هەیە بۆ ئەمە لە ڕاستیدا. یەکێکیان ئەوەیە کە رووسیا بەردەوامە لە فرۆشتنی نەوت بە نرخێکی بەرز دوای ئەو قەیرانەی کە رووسیا پەلاماری ئۆکرانیا لە ماڵی دوی ئەم ساڵ نرخی نەوت لە بازارەکانی جیهانزیایی کردو ئەمە ژوای کردووە کە پارێکی زۆرە گەڕێتەوە بۆ خەزیێنەکانی رووسیا. ئەمە لەلایەک و لەلایەکی تریشەوە نرخی بنزین و نەوت لە بازارەکانی ناوخودی ئەمریکا زۆر زیادی کردووە و ماڵی یانزەی ئەم ساڵیش هەڵبژاردنەکانی کۆنگرێسە و لە دەرەنجامی ئەمە دیارە بایدن و حزبی دیموکرات بەتایبەت ئەندامانی کۆنگرس سەر بە دیموکرات زیانێکی گەورەم بەرئەکەوێت و دڵنەکانیاندا ئەبەزێ. ئەمە دوو هۆکارە سەرەکێکەیە لە ئێران بۆنی گەرانە. هۆکارێکی تریش هەیە بەڕاستی ئەمە شەر بەڕاستی کە جیاوازە لە خەزیەی ئاسایشی دابینکردنی وزە مۆزوعی هەژمونە. ئەمریکا سێ ئامانجی سەرەکی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. یەکێکیان پاراستنی ئەمنیەت و ئاسایشی ئیسرائیلە، یەکێکیان ڕێخۆشکردنە بۆ دابینکردنی نەوت بۆ بازارەکانی جیهان، سێهێمیشیان پاراستنی هەژمونی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئیسرائیل خۆی تەقریبەن بەڕاستی لە خەم ڕەخسا و وڵاتێکی بەهێزە لە ئاستی سەربازیەوە و لەلایەکی تریشەوە بەڕێستانە زانن ئێستا پێشبڕکێ هەیە لە نێوان وڵاتە عەرەبیەکان بۆی کامیان زوو ببێ بە دۆستی ئیسرائیل. ئەو پەیماننامەی کە ڕوویدا لە واشنتن لە 2020 عێراق بە پێچەوانەوە، بەڵام وەک بینیتان ئیمارات، بەحرین، مەغرب، سوودان بە ئیتیجاهی ئاشتبوونەوە چوون. ئەمە بەنسبەت ئیسرائیلەوە، ئەمە بەنسبەت خەزەی نەوت و وزەشەوە ئەمریکا خۆی گەورەترین بەرهەمهێنەری نەوتە لە جیهانە، تقریباً ڕۆژانە 15 ملیۆن بەرمیل نەوت بەدەست ئەهێنێ. بەڵام بۆ گوتم ئەمە زیاتر پەیوەندی بەو بەرزبوونەوەی نرخەوە هەیە کە لە نەتیجەی پەلاماری رووسیا بۆ ئۆکرانیا هاوپەیمانەتی باسەکرێت کە بڕیارە پێک بهێنرێت. هاوپەیمانەتی سەربازیەکە بەڵێ ئەم هاوپەیمانەتی سەربازیە من تەسەور ناکەم چێتە بواری شێوازێکی فەرمیەوە. ممکنە ئیسرائیل لەگەڵ هەندێک لە وڵات عەرەبیانی کە دۆستی ئەمریکان شێوازێک لە هاوپەیمانەتی دروستکەن بۆ احتیواکردن و سنووردانان بۆ ئێران، بەڵام تەسەور ناکەم ناوچەکە و بارودۆخی کۆمەڵایەتی و سیاسی بەو شێوەیە پێگەیشت بێت کە پەیماننامەیەکی ڕەسمی یان تەحالوفێکی ڕەسمی هاوشێوەی ناتۆ لە بینی ئیسرائیل و وڵاتە عەرەبیەکانە دروست ببێ. وەک وتم ئەوەی کە گرنگە لای ئەمریکا کە ئەوە زیاتر پەیوەندی بە خاڵی دومە قەزیەی هەژمونە. ئەمریکا لە تێڕوانینی زۆر لە وڵاتانی ناوچەکە هەژمونی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەزیە. وەک گوتم ئەمریکا لە ئامانجە سەرەکیەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. وەک بەڕێستان نەزانن چین تەواو دزەی کردوێتە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بواری بازرگانی، لە بواری بینا ئابووری، چیتی ڕۆڵێکی گەورەی هەیە. وەک بەڕێستان بینیتان لە 2015 رووسیا بەڕاستەوخۆ لە سووریا لە کردەوەی جەنگیا بەشدار بووە. اینجا ئەمە جۆرێک لە نیگەرانی دروست کردووە لای وڵاتانی کە حتا دۆستی ئەمریکان. ئایا ئەمریکا پاشەکشی کردووە لە منتیقەیە بەنیازە دۆستەکانی ئاست و دەشا لە ناحیەی ئاسایشەوە؟ بەڵێ ئەو کۆنگرەی کە ئایتویوتو کە بڕیارە بەڕێوە بچێت هندستانیش تیادا بەشدار بێت لە نێوان ئەمریکا و ئیسرائیل و ئیمارات و هندستان. بۆچی هندستان بەشدارە؟ هندستان ڕقەمێک دۆستی ئەمریکا معلومە، دووهەم ئابووریەکی زۆر بەهێزە، سێهەم دراوسەی چینە. بەڕاستی وەک بەڕێستان چینە بەڵێ لە 2012ەوە لە زمانی ئیدارەی ئۆباماوە
وەکو بڵێ وەرچەرخانێک هەرکۆشیان پێڵن وەرچەرخان وەرچەرخانێکی ئاشکرا ڕوویاوە لە سیاسەتی دەروی ئەمریکا بەرامبەر بە ڕۆژ هەڵاتی ئاسیا بە تایبەت بەرەو چین چونکە ئەبینن چین هێزێکی ئابووری زۆر زەبەلاحە تەواو خەریکە یعنی مسابقە لەگەڵ ئەمریکا و هێزی ئەمریکای ئابووریەکان لە حیث سەربازی و جاری ئەوە دەرنەکەوتووە بەڵام بەڕاستی ئەمریکا نیگەرانە و من یعنی بیستومە لە بەرپرسی زۆر گەورەی ئەمریکی کە زۆر بە ئاشکرا وتوانە زۆر نیگەرانی لەسەر گەشتکردنی چین ئەوان ئەمریکا گرداوە لە سعودیە وڵاتانی کەندا بکە ئاستی بەرەمێنانی نەوتیان زیاد بکەن لە بەرامبەرە ئەمریکا چیان بۆ ئەکات ئایا ئەوان لە بەرامبەر گوشارەکانی ڕووسیا شواکەن؟ ئەمریکا تۆزە لە مووقفێکی محرجە بە تایبەت بایدن لەم کاتە بۆ نمونە بایدن پێشەوەی هەڵبژێرێت بە سەرۆک باسی کوشتن و اختیالکردنەکەی جەمال خاشوقچی کرد و باسی لە سعودیە کرد وەکو وڵاتێکی دڕندە لە ناوچەکە ئەمە بۆ ئەمریکا ئیستەحراجە تەسەورەکرێت لە چەند ڕۆژی داهاتووە لەگەڵ شاه سەلمان و محەممەدی کوڕیا کۆبنۆم جگەلەوە مانگی دوی ئەم ساڵ بە پەسەندکردن و بڕیاری بایدن راپۆرتێکی هەواڵگری ئەمریکا بڵاو کرایەوە مانوی دوی ئەم ساڵ کە تایە زۆر بە ئاشکرا دەستگا هەواڵگریەکانی ئەمریکا دان بەوە ئەنێن کە محەممەد بن سەلمان دەستێکی ڕاستە خۆی هەبوو لە کوشتن و اختیالکردنی ڕۆژنامەنووس جەمال خاشوقچی ئەمە بۆ ئەمریکا تۆزێ ئەحراجە چونکە تۆ بە وڵاتێک بڵێ دڕندە دوایش بچیتە لای ئەمە بەڵام ئەمریکا مەجبورە بوتم بۆ قەزای نەوتە سعودیە تەسەورم وایە ممکنە داوای چەکی ئەوان چیان بۆکەن ئەمریکا چیان بۆکە تەسەورم وایە داوای چەک بکەن بەڵام زەحمەتە لە کۆنگرس پەسەند بکرێ ئەم ئیشە چونکە وەک گوتمان ئەو مەوزوعی اختیالکردنی جەمال خاشوقچی ئیشێکی لە بەرامبەر زیادکردنی بەرهەمی نەوتی ئەوەیە هاوپەیمانێتیی سەربازی پێک بهێنرێت و ئەوان هاوکاری سەربازیان بکەن ئەمریکا قسووری نەکردووە لە چەک فرۆشتنە بەڵام ئەگەر ئەوان داوای چەکی زیاتر بکەن من تەسەورەکەم بە ئاسان نایە بەدەستەوە شتێکی تریژ لە ئاریا هەیە بەڕاستی فشارەکانی رووسیا و پوتن بۆ سەر ئەو وڵاتانە کاریگەریانە بێت بۆی کە بەرەمهێنانی نەوت زیاد نەکەن ئەمریکاش دیارە فشار لە وڵاتانە ئەکا کە ڕقمێک دۆستی خۆین و ڕقم دوو کە بەرهەمهێنەری نەوتن رووسیا بڕوان ناکەم لە دۆخێکی ئەوەندە بەهێزا بێ بتوانێت ئەو فشارە بخاتە بواری جێبەجێکردن و بەنسبەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئێرانی لێ دەرکە ئێران طبعاً حاڵەتێکی جایە دۆستی ئەمریکانیە بەڵام ئێران ممکنە لەگەڵ پوتنات طبعا ئەمە بە هەلە دۆزنەوە بۆ ئەوەی زیاتر پەیوەندی و بەرژەوەندەکانیان تەریب بێت دژ بە ئەمریکا ئەمە لە لایەکی ترەوە لە لایەکی تریشە تەسەورم وایە کە یعنی ئەم مەوزوعی ئەمریکا بەڕاستی حەزەکە پەیوەندیەکانی ئیسرائیل و سعودیەش بەرەو باشی بەرێ یعنی بەڵگە بۆ ئەوەش چییە وەک بەڕێزت ئاماژت پێدا لە سەراتای راپۆرتەکە دوو ڕۆژ یەکەم لە تەلەڤیڤ ڕۆژی سێهەم ئەچنە ضفەی غەربی لەگەڵ سەرکردەکانی فەڵەستینە دوای ئەوە ڕاستەوخۆ تارەکەی ئەفرێت لە خاکی ئیسرائیلەوە بۆ جەددە بۆ بەشداربوونی ئەم کۆبوونێ دڵنیام ئەمریکا حەزەکات پەیوەندەکانی نێوان ئیسرائیل و سعودیەش بەرەو باشبوون بڕوە بەڵام تەسەوریش ناکەم بەم نزیکانە شتی زۆر ئاشکرا و سەقی بەسەردانەکەی پوتین بۆ ئێران و دواتر کۆبوونەوەی لەگەڵ ڕئیسی و ئەردۆغان بەڵێ ئەوە تەوەرێکی ترە ئەوە تەوەرێکی دیارە پەیوەندێکی بەو سەردانەوە هەیە چونکە هەر دوای سەردانیەوە ئەو دێتە و ناوچەیەوە بە دڵنیاییەوە پەیوەندیە بە دڵنیاییەوە گروپێک دەوڵەت هەن کە حەز ناکەن بە تەریب لەگەڵ بەرژەوەندەکانی ئەمریکا بڕۆن و ئەمریکاش خۆی هەستی کردووە کە فەراغێک بۆ شایەکی بەجێهێشتووە ئەبێ زوو فریاکەوێ یعنی زۆر وڵاتی عەرەبی دۆستی ئەمریکا یان هەرچەنی عەرەبی لە ناوچەکە پەیابوون نیگەرانی تەواویان پیا کردووە بەرامبەر بە پاشەکشەی هەژمونی ئەمریکا لە ناوچەکە تەنانەت هەندێک لەو دەوڵەتانە بیر لەوەکەنەوە تۆ بڵێ چین ڕۆژێ لە ڕۆژان بێت جێی ئەمریکا بگرێتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ئاسایشی ناوچەکە دابین بکات سپاس بۆ دکتۆر محەممەد شەریف پسپۆری سیاسەتی دەرەوەی ئەمریکا و مامۆستای زانکۆی کوردستان کە لەگەڵمان بووی